وەڵامت چییە بۆ بەڕێز مام جەلال؟ ئەڵێم مام جەلال ئەوەی کە ڕوئەیە لە کوردستان بەشێکە لەو ڕووداوانەی کە لە دەوروبەری خۆمان هەن، بەشێکە لەو حەقا کە لە لای خۆمان هەندێک ناتەواوی و نوقسانی هەیە، گەندەڵی هەیە، داخوازیەکانیان بەشێکی ڕەوایە. پێڵێم تۆش ئەبێ زوو بگەڕێیتەوە ناومان بۆ ئەوەی بڕیار دەین بۆ چارەسەرکردنی ئەمەی کە ڕووی یاوە حاڵەتێکە ئەبێمە چارەسەریکەین، چارەسەرێکی ئاشتیانەی بکەین، چارەسەرێک بکەین بۆ خزمەتی ئەم ملەتە و ئەمە لە خۆیەوە نەقەوماوە. زروفێک هەیە لە بارە ناوچەکەی گردوتەوە شارەکەی ئێمەش ئەگەر چاولێکەریش بێت هەر حەقانەتی هەیە، بەڵام ئەمە بێ ئەساس نییە. ئەو کەم و کوڕیانەی کە هەمانە ئەبێ بە زووترین کات چارەسەریکەین. ئەم ئۆپۆزیسیۆنە کە هەن ئیستا هەلەکە ئەقۆزێننەوە ئەبێ دانیشین لەگەڵیانەوە بە یەکەوە شەراکەت کەین بۆ چاکسازی و وەرەوە دنیا خێرە. ئەگەر کەم و کورتی هەبوو حەقێکی مەشروع نییە ئۆپۆزیسیۆن بیقۆزێتەوە بۆ ئەوەی کە ئەویش خۆی پێدەوڵەمەند بکە، حەجمی جەماهیری خۆی پێ زیاد بکات، ئەگەر کون و کەلێن زۆر بوو لە وڵاتە. هەر نوقسانیەکی ئێمە هەر مێشیەکی ئێمە ئەکە نەگامێش بۆ ئەوی استفادەی لێ خوێن شتێکی طبیعیە. بەڵام هەمووی هەر مێشەیە گامێشیش زۆر مێشی شتیایە ئەمکانە ئێمە بیکەینە مێش. ئەو عەقڵیەتیش هەیە لە دەسەڵات. هەندێک گامێشەیە یکەینە مێش، ئەو خراپە. جا ئێمە دانیشین بە واقعیانە و حەقیقیانە تەعامل لەگەڵ ئەمە بکەین. چیم لە ئەستۆیە؟ چی ئەرکێک لە ئەستۆمە و چ مافێکم هەیە؟ من لە دەسەڵات ئەبێ ئەم مافم میشە بێم دەسەڵات ئەم ئەرکیشم هەبێ. باشە ئەگەر لە ئاستی ئەرکەکانە نەبوون میلەت لە پەراوەی دیموکراسی و دەنگدان و ئەوانەیە زۆر ئێوە و پارتی تاقی کردوێتەوە و چەند ساڵە مەسەڵەن لە شاخ هەمووی دیارە مەسەڵەنەوە شایانی ئەتیزازە بۆ ئەم میلەتە بووە بۆ ئەم نەتەوەیە بووە، بەڵام لە سەرەتای دروستبوونتانەوە هەمووکو پارتی هەمووکو یەکێتی وەکو دوو حیزبی خاوەن مێژوو سەروەری و خەبات خەڵک زۆر دواتان کەوتووە. بەڵام ئەگەر لە ئاستی ئەرکەکەتانە نەبوون خەڵک لەسەر حەق نییە کە چیتر دواتان نەکەوێت. طبیعی ئێمە ئەوەش کەی ئەبێت لە کاتی هەڵبژاردنە، با لە کاتی هەڵبژاردنە ئەو ملەتە حەقی خۆیەتی دەنگ بەکێ ئەیە کە ببێتە دەسەڵات بۆ خزمەتکردنی جارێکی تری خۆی. ئێمە ئەوەمان کردوتە مەحەک، ئەومان ناکردوتە مەحەکەت خەڵک ئەوە ببێتە حاکم بڵێت ماتوول چەند هەزار کەسێک لەسەر جادەیە، چەند هەزار کەسێک ناڕازیە، تۆ ئەبێ لە دەسەڵات نەمێنێ. من ئەڵێم با انتخاباتێکی پێشوەخت بکەم، مشکلەم نییە. منەوە بەرەو 2 ساڵە چم دەسەڵاتم گردوتە دەست، بەرنامەکەی خۆم بەشێکم جێبەجێ کردووە، بەرنامەی انتخاباتەکەم بەشێکی تری ماوە جێبەجێ بکەم. ئەگەر 4 ساڵەکە تەواوم کرد ئەوە انتخاباتە، ئەوە ساحەکەیە، ئەوە هەموو ڕێکخراوەکانی دنیاە با بێن سەرپەرشتی بکەن، با بە کۆمسیۆنێکی باڵای هەڵبژاردننی ڕێک و پێک سەرپەرشتی بکەن و پرۆسەیەک بێنی نەکایەوە. ئەگەر من دەنگم نەهێنا با لە دەسەڵات نەمێنم، شتێکی طبیعیە. ئەم ناڕەزاییەکە هەن شتێکی طبیعی و لە دنیاش ئەم ناڕەزاییە دروستە بێت. یعنی ئێمە ناکرێت هەر ناڕەزاییەک ئەوە هین بکەین بڵێندی سوڵتا باوی نەماوە، سوڵتا کەڵکی نەماوە، قەیچیە غەڵەتێک کراوە، شتێک هەیە داخوازیەکە هەیە خەڵکێتە سەرجادا، با ئێمە خۆمان لە یاسای خۆمان ئەو مافەمان داوە. وتە بە بەڕێز مام جەلال ئەڵێم لە پەیوەندیە تەلەفۆنیەکە وتت پێی ئەڵێم جگەلەوەی کە پێڵەی وەرەوە فەرمووتان پێ ئەڵێن کە بەشێکی لەژێر کاریگەری ڕووداوەکانی ناوچەکەیە، لەژێر کاریگەری زریانەکانە. خاڵی هاوشێوە چییە لە بینی ئێوە و سەرکردەکانی ناوچەکە کە مزاهریان لە دژەکرێت لە احتیکاری سوڵتا، لە احتیکاری مالی، لە زۆر لایەنەوە؟ جیاوازی زۆرە کاک، جیاوازی ئەوە ئێمە بە هەڵبژارد قەزم نا ئێمە من جیاوازیەکەت بۆ باسەکەم بۆی لە یەکچوونەکەت بۆ دەرکەوێت کەوانە. من ئەڵێم ئێمە و ئەوان ئێمە بە هەڵبژاردن هاتوین، ئێمە استحقاقاتی خۆمان بە هەڵبژاردن بووە، مێژوویەکی پرسەروەریشمان هەیە کە خەباتمان کردو بۆ و خەباتە ئەم وەزعمان دروست کردو. چه هەڵبژاردنیەک کێ لە معارەزە لە ناو ئەم واقعی کە ئیستا هەیە لە ناو پەرلەمانەکەی بووە؟ هەڵبژاردنەکەی مبارەک خرا بوو چکە خۆی تاکە حزب بووە لە پەرلەمان هەبوو دەوری هەبووە.
هیچ حزبێکی حزبەکانی تر کە ئەوەی لە کوردستان هەیە تەلەڤیزیۆنی هەیە و جەریدەی هەیە و ئەندامی پەرلەمانی هەیە و بودجەی هەیە ئەمە لە مەسر ئەمە هەبووە ئەری لە لیبیا ئەمە هەبووە ئەری ئەمەی کە ئیسا هەر یەکێک لای خۆی ساحەیەک هەیە کە ئیشی خۆیە کات و دەوری خۆی ئەبینێت و عیلاقەی خارج هەندێک حزبی عیلاقاتی خارجیشی هەیە عیلاقی لەگەڵ دەوڵەتان هەیە ئەمە لە چه حزبێک لە ناوچەکە ئەمە لە یەمەن هەیە ئەمە لە سووریا هەیە یعنی ئێمە ئەم ئازادیە کە لە ناو کوردستان هەیە لە شوێنەکانی تر هەن ئەوەیە کە ئێمە جیاوازیم لەگەڵ ئەوە بەڵام ئۆپۆزیسیۆن پێتانەڵێ ئەم قسانەکەن لەسەر تەلەڤیزۆن بۆی کە خەڵکمان لێ بتەکێننەوە بەڵام خۆیان ئێستش کە حکوومەت بەدەستیانەوەی هەندێک جار نوێنەری حزبیەکانیان ئەڕوادانیشتنەکە لەگەڵ وڵاتانە بۆ ئێوە ڕەوا و شەرعیە بۆ ئۆپۆزیسیۆن و حیزبەکانی تر ناشە شەرعیە و ڕەوایە نەبۆ ئەوانیش ئەوە خەلەلێکە بێ چارەسەری بکەین ئێمە کیانێکمان هەیە فدرالیە لە دەستور هاتووە پەیوەندی ئێمە لەگەڵ وڵاتانە بۆ من هەیە پەیوەندی حزبی لەگەڵ حزبی شوعی سینی دروست بکەم لەگەڵ حزبە سۆسیال دیموکراتەکانی ئۆروپا دروست بکەم بەس بۆ من نییە وەکو یەکێتی پەیوەندی بە دەوڵەتانەوە بکەم بۆ پارتیش ئەوە نییە بۆ گۆڕانیش ئەبێ ئەوە نەبێ بۆ ئیسلامیەکانیش ئەوە ئەبێ نەبێ بەڵام ئەمە کە هەیە خراپە لەمەیە هەمووتان هەڵەتان هەیە هەمومان هەمانە من ئەگەر لای خۆم نەیکەم گۆڕانش ناتوانێ بیکە ئیسلامیش نایکە بەڵام ئەگەر لای خۆم هەیە ئەوەی تۆ خۆت جاری شتەکە لای خۆتا بۆ چارەسەرینەوە هەڵەیەکە بێ چارەسەریکەین وەکو کورد باشە باسی ڕاوچیە لەسەر ئەو تونند و تیژەی کە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەو دەسەڵاتدارانەی وەکو موبارەک و وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح و وەکو بەشار ئەسەد کە بەرامبەر بە گەلەکەی خۆیان چەک و تەقە و ئەوانە بەکاریان تێکی خراپە ئێمە پشتیوانی لە هەموو گۆڕانکاریەکی دیموکراتی لە ناوچەکە ئەەکەین چکە ئێمە خۆمان کاتی خۆی لە عێراقەوە تومانە دیموکراتیت بۆ عێراق و مافی چارەی خۆنووسین بۆ کوردستان ئێماڵێن دیموکراتیت بۆ هەموو ناوچەکە و بۆ دنیا و مافی چارەی خۆنووسین بۆ هەموو گەلان یعنیەوە شیعارێکە ئێمە پێمان خۆشە ناوچەکەمان ناوچەیەکی دیموکراتی و ناوچەیەکی ئازادی و ناوچەیەکی پێشکەوتوو بێت لە جیاتیەوەی تەخەلوفیشی تیتیا بێت ئێمە دەنگمان لەگەڵ ئەو گۆڕانکاریایەکە ئیسە لە وڵاتانی ترەکرێت بەڵام ئێمە پێشتر کردمان ئەوان دوای کەوتون ئێمە 20 ساڵ لەمەوە پێش ئەمە دش بە دکتاتۆریەکەی خۆمانمان کردووە وڵاتەکەی خۆمانمان ئازاد کردووە ئەوان دوای 20 ساڵ ئیسە خەریکن ئێمە پشتیوانی ئەو دەنگەی ئێوە ئێستا بەرەو دیکتاتۆریەتە ڕۆن یا گەشتونەتەوە قەنەعەتەی بەرەو دیموکراتی بچن ئەوەی من ناتوانم بڵێم ئیستا ئێمە بەرەو دکتاتۆریەت خۆی خەباتی ئێمە بەرەو دیموکراتیەتە یعنی ئەوەیشتر بەرەو دیموکراتیەتیش بە قەرار نییە بە ئیشە و بە دروستکردنی مؤسساتەکەیەتی و دکتاتۆریەتیش من تەسەوور ناکەم ئەم کۆمەلگایە کە فێری ئەم ئازادیە بووە فێری ئەم دیموکراتیەتەوە ئەو عولەمەی کە ئیسە لە دنیا هەیە ئەو ئەنتەرنێتەکە ئیسە لە دنیا هەیە دروستکردنی دکتاتۆریەت زۆر محالە ئاسان نییە باشە ئێوە کوێکێتی نیشتیمانی کوردستان چەندین ڕووداوی مێژووی هەیە کە سکرتێرەکەتان لە کاتێکە ئەگەر هەواداران و لایەنگر و پێشمەرگەکانتان لە شاخ دژی ئازادی بیر و ڕابوو بێت سکرتێرەکەتان مەحامی و پارێزەری ئازادی بیر و ڕابووە چەندین ڕووداوی مێژووی هەیە لە شار و لە شاخکە جەنابی مامجەلال بەرگری توندی لە نووسەران و ڕۆژنامە نووسان کردووە ئێوە هەڵگری دروشمینان و ئازادی بوون بۆ نووسەران بەڵام ئێستا چەندین نووسەر و ڕۆژنامە نووسەیە لە ترسی هێزەکانی ئێوە شەو لە ناو ماڵ و مناڵیانە نانون ئەم تەناقوزاتە بۆ ئێمە لەگەڵ ئەوە نین ئێمە پێمان خۆشە ئەو ڕۆژنامە نووسانە ئەگەر شتێکی مەحکەمە و دادگایان لەسەر نییە کەس بۆی نییە ڕاویان بنا کەس بۆی نییە بیان چەوسێنێتەوە و حەقیانین بکە ئێمە ئەبینمە دیفاعی محامی ئەوان بەڵام ئەمە هەیە کە هەیە پێمان بڵێن بەم ئیساکە لەم بەرنامە نین ئەوەی کە تۆ باسێکەکەی ئەو سحوفیە نە سحوفی هەر ئەندامێک هەر هاوڵاتیەک بە ناحەق دژایەتی ئەکرێت و توندوتیژی بەکارێنێت بەرامبەری ئێمە محامی ئەگرینی و ئێمە ئەبینە محامی و دیفاعیلەکەین لە دادگا لە ئەوەی کە هەیە ئیسە تۆ ئەگەرەزانی چەند نووسەرێک وا هەیە چەند ڕۆژنامە نووسی وایە ئەگەر شتی محکەمەی لەسەر نەبێت من تەدەخل لە محکەمە ناکەم بەڵام هەندێک لەو نووسەرانە ئەڵێن یا ڕەنگە ئێستا پرسیار بکەن ئایا ئێوە ئەو دادگایەتان دروست کردووە کە سەروەر بێت و دەستێوەردانی تیانە بێت و بە فعلی
بە تاوان بڵێ تاوان و بەبەری بڵێ بەراعەت بڵێ بەراعەت دادگایەکە هەیە ئێمە دروستمان کردووە یەک دادگا ئێمە لە بەرنامەی خۆمان لە بەرنامەی حکوومەت لە دروستکردنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم دادگا سەر بەخۆیە کەس لەوەی کەس ناوێرێ بڵێ دادگا سەر بەخۆی